بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چارەنووسی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین. دیارە لە ئێستادا پارتی دموکراتی کوردستان هەوڵەکانی خۆی خستۆتە گەر بۆی کە هەڵبژاردن کە وا بڕێرە بوو لە دەی شەش بەڕێوە بچێت دوا بخرێ، وای هەڵوێستی لایەنەکانی دەرەوەی پارتیش چۆن دەبێ، وایە لێکەوتەکانی نەکردنی هەڵبژاردن چی دەبن، وایە کۆمیسیۆنی عێراق جارێکی کە تەمەنی درێژ دەکرێتەوە و ئەگەر هەڵبژاردن نەکرێت چارەنووسێرەمیش چی دەبێت. ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر بێستون حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری، هەروە جەبار عەزیز شارەزای بواری هەڵبژاردن قسەی لەسەر دەکەین. سوپاسیان بەدەبوونتان دەکەین. کاکتۆر لە بەڕێزانەوە دەست پێ بکەین سەبارەت بە پرسی هەڵبژاردن. هەڵوێستی کۆمەڵی دادگەری چییە؟ هیچ دەست پێش خەرێک کراوە بۆ کۆمەڵی دادگەری بۆی کە هەڵبژاردن دوا بکەوێت یاخو بۆ چوونی ئێوەش وەرە بگرن؟ مەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو بۆ جەنابەت وە بۆ بینەرانی بەڕێزیش. ڕێزی خۆشەویستیشم بە مامۆستا جەبار برای عەزیزی خۆشەویست. لە ڕاستیە ئێمە هەڵوێستمان ڕوونە کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵەوەین بە هیچ بیانوویەکی هەڵبژاردن دوا نەخرێت، چونکە هەڵبژاردن بەلای ئێمەوە بەدیلی هەڵبژاردن تەنیا هەڵبژاردنە و تەنیا هەڵبژاردن نەتوانێت هەرێمی کوردستان لەو نایاسایی بوونەی کە ئێستا تێکەوتووە قوتار بکات، چونکە ئێمە سازاین سەرجەمدام و دەستگاکانی هەرێمی کوردستان ماوەی یاساییان لە دەست داوە بەسەر چوون، بۆیە پێویستە هەڵبژاردن بکرێ بۆ ئەوەی دەستگاکان بخرێنەوە سەر پێی ماوەی یاسایی خۆیان تاوەکو بتوان کاری ئیجابی و یاسایی خۆیان بکەن. سەبارەت بە هیچ دەست پێشخەریەک نەخێر، هیچ دەست پێشخەریەکی فەرمی نییە بۆ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان کە داوای ئەوەمان لێ بکری هەڵبژاردن کاتەکەی پێش خرێت دواخرێ بگۆڕێ. ئێمە چونکە لە کاتی خۆی کە پێشەوەی کە سەرۆکی هەرێم دەی 6ی 2024 دابنێ بۆ هەڵبژاردن، داوامان لەو وەفدە کرد کە هاتنە خزمەت جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان، پێمان وتن کاکە بەر لەوەی هیچ وادەیەک دابنێن تەبایی ناوخۆی هەرێمی کوردستان چاکەم بۆ ئەوەی ئەمە دوایین جار بێت کە وادە دائەنێن و ئەوانیش ئەو بەڵێنەیاندا کە ئەمە دوایین جارە و دوایین وادەیە کە سەرۆکی هەرێم دیاریەکە بەداخەوە کە ئێستا و دوایین وادەیە خەریکە گرفت و وەرقەلەی بۆ دروست بووە کە ئەمە بەڕاستی یاریکردنە بە شەرعیەت بە پێگە بە ڕۆڵی دامەزراوەکان لە هەرێمی کوردستان. ئێمە ئەزاین ئەمە دوای چەند جارێک دانانی وادە لەلایەن سەرۆکی هەرێمەوە هێشتا هەڵبژاردن نەکراوە کە ئەمە خۆی لە خۆیان نیشانەیەکی پرسیارە کە ئایا چ هێزێک کە لە هەرێمی کوردستان نایەوێ ڕێز لە دامەزراوەکانی خۆی بگرێ و دامەزراوەکانی خۆی سەرپێ بخە کە ئەم هێزە کە نایەوێ ئەیچی لە چاوەڕوانەیەکی لە دەرەوە و لە عێراق و لە وڵاتانی تر کە بێن ڕێزی دامەزراوەکانی بگرن کە تۆ خۆت نایگری چ چاوەڕوانەیەک تەیە لە دەرەوە بگیرێ. بۆیە ئێمە لەگەڵ هەڵبژاردننی پێمان وایە هەڵبژاردن نابێت دوا بخرێت، دژی هەموو دواخستنێکین بەڕوون و ڕاشکاوی ڕامان گەیاندووە کە بەدیلی هەڵبژاردن هەر هەڵبژاردنە، چونکە ئەگەر هەرێمی کوردستان لەو وادەیە هەڵبژاردن نەکرێتەیە هیچ داهاتوویەکی کردنی هەڵبژاردن دیار نییە. ئاخۆ کۆمیسیۆن چی لێ دێت کەی هەڵبژاردنێکی تر دیارە کرێەوە چ وادەیەکی تر، چونکە ئەمانە هەمووی نادیارن کە هەمووی بە زەرەر لەسەر هەرێمی کوردستانە شکێتەوە. باشە بەس خۆتان وەکو کۆمەڵی دادگەری هەموو ئامادەکاریەکتان کردووە؟ ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان بۆ 25 دویش کە دیاری کرا و نەکرا ئامادە بووین، چونکە هەموو ڕێککارەکان بە پێی خشتەی زەمەنی کاری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئێمە هەموو ئەو خشتە زەمەنیەمانە خۆی جێبەجێ کردووە سەرجەم ئەو ڕێککار و کارانی کە پێویست بووە بۆ هەر قۆناغێکی داوای کۆمیسیۆنیان کاری کۆمەڵی دادگەری کوردستان بەڵێ ئامادەکاریمان کردووە. ئامادەکاریمان کردووە لە پلانی هەڵبژاردن، لە دانانی کاندیدەکان، لە چاودێرەکانی بریکارەکانی هەڵبژاردننی کۆمەڵی چیانی سیاسی، ئامادەکاریمان کردووە لە بەرنامەی هەڵبژاردن، لە دروشمی هەڵبژاردن، لە هەموو شتێکمان ئامادەکاری کردووە کە پێویستەکە ئێمە چاوەڕێی ئەوە بووین کە ڕۆژی 10/5/2024 کە
ڕۆژی ڕاگەاندنی بانگەشەی هەڵبژاردنە بە شپەی خشتەی زمانی کاری کۆمسیۆن لە دەی 5 دەست پێ بکەیت بەڵام بەداخەوە تا ئێستا دەی 5ەکە لە لای جەماعەتی ئەوانەی کە پێیان وایە هەڵبژاردن لە ساڵحی ئەوان نیە تا ئێستا دەی 5ەکە چوەتە ناو تونێلێکی تاریکەوە ئەو سەرەکەی دیارنێ کە ئایا بانگەشە دەست پێکە یا خودنە تا دەڕۆژ سارنووسەکەی لا دەبێتەوە ئایا دەکریان ناکرێت ئەبێت چارەنووسێک لای بێتەوە کە بە بڕای من ئێستا چارەنووسەکەی بۆیە ئەم ڕۆژ 4 فراکسیۆن لە بەغدا 4 فراکسیۆنی کوردی لە بەغدا کە ناڕزاییمان دەربڕی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆمەڵی دادگەری جوڵانەوەی نەوەی نوێ ئێمە ناڕازین بە هەر دواخستنێک لە بەغا کە تەداخل بکرێتە سەر هەڵبژاردننی هەرێمی کوردستان بێگومان ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ئەتوان بڵێم ئەو جوڵە سیاسیارەی لە 2 ڕۆژی پێشووا کراوە شتێکی بەدەستەوە هاتووە کە هەڵبژاردن لە کاتی خۆی لە دەی 6 ناکرێت بەداخەوە کە ئەوە ناکرێت بەداخەوە چکە هەرێمی کوردستان زرەرمەند دەبێت بەڵام ئێمەش بێگومان دوای ئەوەی کە بە فەرمی ڕاگەیەنێ هەڵوێستی ڕاشکا و نەگۆڕی خۆمان بۆ خەڵکی کوردستان نەخێنەوە سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا جەبار جەنابش بەخێر بێ سەرنجی بەڕێز چی لەسەر هەڵبژاردن پێ وایە چی بەسەر دێ سەبارەت بە ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقیش کە ئامادەکاری کردبووە تا ناوی کاندیدەکان و لیستەکان و ڕوونە چی بەسەر دێ بسم الله الرحمن الرحیم سەرەتا زۆر سواس دەڵێن خۆشحاڵم لەگەڵ جەنابی دکتۆر بێستون بەیەکەوەین ئەگەر ئیجازەم بێمێ لە قسەی ئەخیری ئەوە دەست پێ بکەم لە ڕاستیە من تەسەورم وا بوو کە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات چاوەڕێی هەنگاوەکانی دووهێزی دەسەڵاتدار نەکەن لە هەرێمی کوردستانە تاوەکو بزان ئەوان چی ئەکەن یا بڕیارێکی ئەدەن لە دوایە ئەمان بێن قەرار بن یاخود هەڵوێز ڕابگەێنن بەڵکو لە ڕاستی ئێستا ئەو بارودۆخەیە ئەگەر بێت و خوا نەخواستا من تەمەناکەم یعنی تەمەناکەم دواخستنی هەڵبژاردن کاریگەری نەرێنی کە دڵنیام هەیەی لەسەر کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و لەسەر سمعە و قەوارەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بە دڵنیایی ئەوانێ پشکی ئەم بەرپرسیارەتە تەنها بەر پارتی یەکێتی ناکەوێت بە دەرەجەی یەکەمیش پارتی دیموکراتی کوردستان بەڵکو بەرهەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی دەکەوێت بەرپرسیارەتەکەیەوان چی بکەن لە بەرپرسیارەتەکە ئەوە یانی ئێستا چۆن بۆ نمونە نوێنەرانی پارتی یەکێتی لە ماوەی ئەم دووماوەی ڕابردووە بە بەردەوامی بەڕی بەغاوە بوون لەگەڵ بەرپرسانی نوێنەری نەتەوە یەکگرتووەکان و یونامی و سەفارەت و قونسولیەکان و ئەحزابی شیعەکان لە عێراق و حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراق ئەمانش فراکسیۆنان هەیە بە دڵنیایی ئەبوایە کەسی یەک لەسەر ئاسی باڵا لە کەسی یەکەم لە بەغا بوونایە بۆ مفاوەزات بۆ ئەوەی کە پێیان بڵێن دواخستنی هەڵبژاردن لە قازانجی هەرێمی کوردستان نیە ئێمە وەکو هێزی سیاسی چونکە یعنی ئێستا ئەو بارودۆخەیە ئەگەر تعبیرەکەم دقیق بێ بێڵێم هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو جوڵانەوەی نەوەی نوێ یعنی تۆ ئەگەر دەسەڵات لەو پەڕی هێز و قووەتیا بێت ینی کۆڵە هەموو معارەزە بوونەکەت بریتی بەرە دەرکردنی بەیاننامەیەک وەلەو کاتەشا کە لاوازە بێ هێشتا هەر هەموو معارەزە بوونەکەت بریتی بێ لە دەرکردنی بەیاننامێک بەڕاستی ئەمە معارەزە بوون نییە یعنی تۆ بێ ینی حدەسێکی سیاسی بە شێوەیەک دروستکەیت کە چۆن گوێ لەوان ژیرێت گوێ لە ئێوەش بگیرێ بە دڵنیاییەوانێ من نەزانم ینی پێگەی یەکگرتوو کۆمەڵ هیچ کەمتر نییە لە ڕووی سیاسی و قورسایی سقلی سیاسیانەوە چونکە تاوەکو ئێستا هیچ بەرپرسێکی سیاسی هەرێم لەلایەن سەرۆکی دادگای فدراڵی و محکەمەی اتحادی و هەندێک بەرپرسایان ترەوە پێشوازی لێ نەکراوە بەڵام پێشواسی کراوە لە سەرۆکی کەسی یەکەمی حیزب معارەزەکان ئەمانە هەمووی پێ دەڵێ ئەمە پێگەی سیاسی تۆیە ئەمە پێمە قورسایی تۆیە لەبەرە تۆ بێ ئەم پێگە قورسایانە بەکاربێنی لەوەی کە تۆش پارێزگاری لەم پێگە سیاسی هەم خۆت وەکو حیزبێکی سیاسی کە بەشداری لە پرۆسی سیاسیە کە تۆ لە ئایندەیە بۆچی بەشداری لە پرۆسی سیاسی یعنی سەر جەنابی دکتۆر بێستون لێرەیە ئەگەر لێی بپرسیم بڵێن تۆ وەکو بەرپرسی دەستگای هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری و ئەندامی دەستی سەرکردایەتی ئەم حیزبە تۆ بۆچی بەشداری لە پرۆژه هەڵبژاردن ئەڵێ بۆی من بسمە سڵتەوە بۆی من دەسەڵات بگرمە دەست ئایا دەسەڵات گرتنە دەست بەتەنها بە دەرکردنی بەیاننامەیەکە لەبەرەوە بەڕاستی من قەناتم وایە وەکو یعنی چالاکوانێک وەکو سپۆڕێکی باری هەڵبژاردن بەرپرسیارەتی ئەمانش کەمتر نییە و ئەبوایە حدەسێکی سیاسی وا گەورە دروستکەن بۆی دوو ئامانج بپێکە یەکەم فشارێکی زۆر بێت بەسەر پارتی یەکێتیەوە بە دەرەجەی یەکەم پارتی دیموکراتی کوردستان کە من لە ڕووی تەکنیکیەوە هەموو بڕێنەکانی پارتی بەڕاستی ڕەفز دەکەمەوە لەبەر چی لەبەر چەند خاڵێک بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ ئەم کۆمیسیۆنی کە ئێستا هەڵبژاردن بە ڕێواباد نیشانەی پرسیاری لەسەرە
هەر هەمان ئەم کۆمسیۆنێ هەمان ئەم ئەنجومەنی کۆمسیارانێ هەمان ئەم ئۆفیسانەیە کە لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆکن ئەندامانی مەجلیسی مفەوەزین دوو حاکمیتیایە یەکیان سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکیان سەر بە پارتی دیموکراتی کوردستانە بەرپرسی ئۆفیسی سلێمانی ئۆفیسی هەولێر و دهۆک سەر بە دوو هێزی دەسەڵاتدارن هی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە ڕاشکاوانە ئەم قساکەین ینی ئەمە هەمویان خۆ هەموو عالەمەی زانە شتێک نییە بشادرێتەوەنێ ئایا ئەم کۆمسیۆنە بۆ لە هەڵبژاردنی 2021 هەڵبژاردننی بەڕێوە بردووە هیچ گرفتێک نەبووە هێزەکان هەمویان بە دەرەنجامەکەی ڕازی بوون و بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردووی عێراق ئەمە جەنابی دکتۆر بێسوون ئەگەرم قسەی من هەڵەیە با پێم بڵێ لە 2005 هەتاوەکو 2018 کە خراپترین ئەزمموی هەڵبژاردن بوو لە عێراق ئەو هەموو تەزویرەکرا 2021 کۆمسیۆنی عێراق ئیرادەیەکی سیاسی کە ئەو کاتە بەڕاستی مستەفا کاظمی کە سەرۆک وەزیرانی عێراق بوو ڕۆڵێکی ئیجابی جوانی بینی توانی ئیرادەیەک بداتەوە بە مەجلیسی مفەوەزین و ئەو میکانیزم و تەکنیکەی ئەوان گرتیانە بەر لەوەی کە هەموو بنکەکان فەرزی ئەلکترۆنی کرا و بۆی ئەو ئەزمونەی 2018 دووبارە نەبێتەوە لە هەموو بنکەیە گوێزگەیەکیان هێنا فەرزیە دەویان بۆ کرد بەراوردی نەتایجەکانیان کرد ئەگەر بێت و ئەم نەتیجەیە دەنگدانە ئەلکترۆنیەکەی و جیاکردنەوە دەستیەکەی وەکو یەک نەبوو هەموو وێزگەکان تر فەرزی یەدەیی بۆ بکرێت بۆەوەی دڵنیا بنەوە لایەنە سیاسەکان و قەوارە سیاسەکانی کە بەشدارن لە پرۆسی هەڵبژاردن و دەرکەوت ینی نسبەتەن بە شێوەیەکی ڕێژەی وابزارم ینی جەرای بشتان نەزانن کە یەکێ بوو لەو ئەزمونە جوانانەی کە کۆمسیۆنی عێراق توانی ئیداری کات لە پرۆسی هەڵبژاردنە ئەمە خاڵی یەکەمە بڵێ خێڵی ئێسەکانە پارتی دیموکراتی کوردستان لێ ئەم کۆمسیۆنە نیشانەی پرسیاری لەسەرە هەر هەمان ئەم کۆمسیۆنەیە بەڵکو ئەگەر ئێستا طبعا منكو شارزة كاتي إسكان الروجانا كان سيدي برنامج انتخابي جدولي أعمالي كومسيون كين يعني جدول كان كي إعلان كرد أو تكنيك وميكانيزماني كأمزار كومسيون قلت يعتبر ل 2008 تمترن وكل شيء بونه مودا دوينه دادگاه فدرالي ولامي أو داواي كومسيون شدايا وانه كتنافرزي إلكتروني بكري وتي نخير نقلا همو بنكيك ويزجيك بەڵکو لە هەموو بنکەیەک چەند وێزگەیتی هەبێ هەموو وێزگەکان جیاکردنەوەی دەنگدانی ئەلکترۆنیش بکرێ و جیاکردنەوەی دەستیش بکرێ بۆ دەنگەکان ئەمە ئەو پڕی دڵنیایی ئەدات بە دەنگدەر بە هاوڵاتی بە لایەنە سیاسەکان بە ئەو لایەن و کاندیدانی کەم لەو پێشبڕکەیەکەن لەسەر کورسەکانی پەرلەمانی کوردستان دڵنیایی ئەداتێک کە تۆ چاودێرت هەیە نوێنەری وکەلای سیاسی ئەحزاب هەیە ڕێکخراوەکانی ناوخۆیی و نێودەوڵەتی هەن تقريرك درس وساعات شش بيد ضلد لويزجي جماريكي بنكي 270 حزبي ألف أو أنا حزبي باء أو أنا حزبي جيم أو أنا حزبي دال أو أنا دعاي أمس وقالب سرد همو كارتا كان جاركي تريك بدستير جاء أكريته وهمان نتيجة أتادو بدس أما لسر آسي هرمي كردستان همو أما أكريت كومسيونيك أم ميكانيزمانا بقريتا بر أتواني بمعمل النروي تكنيكي ونشاني برساركي لشوية ونيا أجر طبعا خالي دومي أجر أويكا ئەڵێن لە شاری سلێمانی نزیکەی 130,000 کارتی بایۆمەتری پەنجەمۆری نایخوێنێتەوە و لە پارێزگای هەولێر و دهۆکیش 240,000 کارتی بایۆمەتری پەنجەمۆر نایخوێنێتەوە لە ڕاستیە پێش ئەوەی هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان یان یەکێتی یان کۆمەڵ یا یەکگرتو یا هەر هێزێکی تر بێ نیشانەی پرسیار لەسەر ئەوە دانێ گومانی هەبێت لەوەی کە ئەمە کارتی دەنگدەرەکانی ئەوە لە ڕاستیە ئەبێ پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی یەک چونکە ئەو ئەم تاناگرێ بەرپرسی ئۆفیسی هەولێر و دهۆکی کۆمسیۆنی عێراق سەر بە پارتی دیموکراتی کوردستانە ئەم خەلەلە ئەگەر گریمانەمە خەلەلێکی ئەلکترۆنی و تەکنیکیە چۆن تێپەڕی بەسەر ئۆفیسی هەولێر و دهۆکی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان کە من و تۆی هاوڵاتی ئەچین تۆماری بایۆمەتری ئەکەین تۆماری بایۆمەتری ینی وێنەیەکت ئەگرێت هەر دە پەنجەمۆرەکەت وەرئەگرێت زانیاریەکانی کارتی نیشتیمانی و تەسکەرە و جنسیت وەرەگرێت داخڵی ئەکا خێرە لەوێ من پەنجەمۆرەکەم داخڵی سیستەمەکە بووە بەڵام ئێستا کە کارتی بایۆمەتریەکەم هاتۆتەوە لەوەڵا پەنجەمۆرە نایخوێنێتەوە طبعا امان داتا كان ورقتو لبارزگه هولير دهوك وهر امان ام داتانا ناردو بو مكتبي وطني لبغا ولوي كراو بكارتي بايومتري وهاتوتو ام بروسيه چون روياو اگر ام بروسيه بيشتر اوفيسي هولير دهوك سليماني كومسيوني بالا هبجانكاني عراق بم خلل ازانن ابوا بيشتر قسيام كدا شو كو قلتم بربرسكان كادري حزبين حزب موافقتي كدو انجا دار دوای سربیانه کانی ترش قسە دەکەن ینی بیانەکان ڕازنین لەسەر کۆمیسیۆن لە ڕووی تەکنیکیە وانە منوکو شارەزایەک هەڵم لە ڕاستیە ئەم تاعنانەی کە پارتی دیموکراتی کوردستانەتی وەکو شارەزایەک لە ڕاستی ئەمانە هەمووی ڕەت کراون باشە کاکتۆر ئەگەر کۆمنتێک تێبێت لەسەر قسەکانی مامۆستا بەس سوار بووی کە لایەنەکانی دەرەوەی پارتی و بڵێن یەکێتی ژەمڕۆ بەیاننامەش دەرکرا بوو فراکسیۆنە کوردەکان چی دەکەن یاخود ئەو دواخستنە تاگلایەنەیە دەست بڵێن دەسەڵاتی دواخستنی هەڵبژاردن لای سەرۆک کێرێمە
کاک حەجیب ئێمە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بە تایبەت باسی خۆمان بکەم ئێمە لەگەڵ هەموو ئەوانەی کە شە چاودێرن بەسەر پرۆسی هەڵبژاردنەکانەوە قسەمان کردو و یەکمان دی و کۆبوونەوەمان کردووە لەگەڵ هەر هەمویانە ئێمە بڕیا یعنی پێماوەتون لەگەڵ دواخستنی هەڵبژاردننی نین دواخستنی هەڵبژاردن ئەم زیانانەی هەیە بۆ هەرێمی کوردستان بەر لە ئێمە یعنی دۆستەکان چ UN چ وڵاتانی ئەمریکا و ئەوروپا هەتا عێراقیش خۆی لەگەڵەوەیە دواخستنی هەڵبژاردننی هەرێمی کوردستان زیانی بۆ هەرێمی کوردستان هەیە ئیتر یان بۆ کۆی قەواری هەرێمی کوردستان یان بۆ هەندێک لە شتەکانی هەرێمی کوردستان زیانی هەیە یعنی ئەمە بەڕوونی وتراوە ئێمە ئەزانین لە دیداری مێری ساڵی پار جنین بلاسخات کە نوێنەری سەرۆکی سکرتێری گشتی UN لە عێراق یعنی وتی بەدەسەڵاتدارانی هەرێمی کوردستان من چیتر ناتوانم دیفاعتان لێ بکەم بەرگریتان لێ بکەم پێویستە خۆتان فریای خۆتان بکەون یعنی هۆشداریەکان زۆر ڕوونن بۆ کوردستان ئەم هۆشداریانە ئێمە بۆ نمونە بەڕسمی و بە ناڕسمی لەگەڵ پەرلەمانی عێراق لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆککۆماری عێراق لەگەڵ یۆنامی تیمی یۆنامی کە دانیشتنمان کردووە لەگەڵ هەمویان ڕامانگەیاندووە کە دژی دواخستنی هەر هەڵبژاردن دوا بخا بۆیە ڕاستە سەرۆکی هەرێم دیبلۆماسی بۆ بەغدا بۆ وڵات بۆ شوێنی تر پێویست بکە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات سەرسەر ئێمە شتێک گرنگە لە هەرێمی کورد لە عێراقا بەتایبەت بە بڵێن لە عێراق ئێستا هاوپەیمانیەک عێراق بەڕێوە ئەبا لە عێراق ئەم هاوپەیمانی ئیداری دەوڵەت کە بە عێراق بەڕێوە ئەبا دوو هێز لە هەرێمی کوردستان هاوپەیمانی ئەوانن یعنی عێراق دێت لەگەڵ هاوپەیمانەکانی خۆیان کە حکوومەتی عێراقی پێکێناوە پەرلەمان و حکوومەتی خستۆتە سەر پێ بەردەوام لەگەڵ ئەمانە گفتوگۆکە ئێمە لە عێراق هیچ کامێک لە ئێمە یان یەکگرتووی ئیسلامی یان جوڵانەوەی نەوەی نوێ نەچوینەتە ناو هاوپەیمانی ئیداری دەوڵەتەوە بۆ ئەوەی بەردەوام لەگەڵ ئەوانە کۆنتاکتمانە بێت و ئاگامان لە وەزع سیاسیەکان بێ لە عێراق بەڵکو پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجە یەکەم یەکێتی نیشتیمانی دوای ئەوان لەوێ بدەسەڵاتیان بەدەستە وەزاراتیان هەیە بەڕێوبەریان هەیە دام و دەستگایان بەدەستە بۆیە هەوڵە دیبلۆماسیەکان بێگومان لە بەغا لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەشەکانی کۆی لایەنەکانی هاوپەیمانی ئیداری دەوڵەت بڕیارە درێ لەسەرەوەی کار ئێمە وەکو خۆمان ئەوەندەمان پێ بکرێت درێغیمان نەکردووە لەوەی کە هەرچیمان پێکرابێ هەوڵمان بۆ دا و قسەشمان لەسەر کردووە بەڵام لە کۆتاییە ئەم حاڵەتە کە بۆ نمونە چەند هەوڵێک دراکە کۆی لایەنەکان بێن و بڕیار بدەن لەسەرەوەی کە هەڵبژاردن دواکەوێمانە ئەمانە ئیشی لایەنەکان نییە ئیشی کەسێکە پێی وتێ سەرۆکی هەرێم وەکو یاسا بۆی دیاری کراوە بەڵام ئەمەش ئەبێ سەرۆکی هەرێم پارێزەری ئەو بنەمایانە بێت کە ئەم قەواری پێ دروست کراوە ئەو بنەمایانە ئەکەونە خەتەریات ئەگەر هەڵبژاردن دوا بکەوێ ڕەنگە لە داهاتوو چالاکی جۆرا و جۆری لایەنەکانی دەرەوەی ڕازی بەوەی کە هەڵبژاردن دوانەخرێ ئەبێ چاوەڕێی ئەوەشکەن چاوەڕێی هەموو چالاکیەکانی چ سکاڵا بێت چ چالاکی مەدەنیەکانیش بێت یعنی ڕەنگە گردبوونەوەی جەماوەری ڕەنگە زۆر شتەیە کە ئەگیرێتە بەر ئەبێت چاوەڕێی ئەوەش بکەن و دەرە تەحمولی مەسئولیاتانیش بکەن کە لە داهاتووە لە دوای ئەوەی هەڵبژاردن دواخرێت چی پێشاتێکی نوێهاتە پێشەوە ئەبێ ئەو دامەزراوەی کە هەڵبژاردن دواخە ئەو لایەنەی کە هەڵبژاردن دواخە و ئەرقەلەیە بۆ هەڵبژاردن ئەبێت تەحمولی ئەو مەسئولیاتیش بکە کە لە دواییات ڕووەدا بەسکەوت وەرەستەی هەڵبژاردنەکە سەرۆکی هەرێم خۆی کە بڵین جێگری سەرۆکی پارتیشە تاگلایەنە مەرسومێک دەردەکە بۆی بڵێ هەڵبژاردنمان بۆ نمونە وادەیەکی تر دیاری بکە ئەمە وەکو دەسەڵات وەکۆی کە لە یاسای سەرۆکایەتی هەرێما هەیە چەند دەسەڵاتی ئەوە توانێت ئەوە بکات ئەوە توانێت ڕۆژی هەڵبژاردن دیاری بکە وەک پێچەوانەکەیش یان گۆڕانکاری لە ڕۆژی هەڵبژاردن بکە بەڵام ناتوانێت بڵێ هەڵبژاردن هەر ناکرێت لە عێراق لە کوردستان بەڵام ئەم گۆڕانکاریانە ئێمە ئەوەی کە لە بەرچاومانە ئەگەر هەڵبژاردن لە دەی شەش نەکرێت نزیکترین کات بۆی هەڵبژاردن بەڕێوە بچێم کۆ مسێنە بەڕێوە بدابێ 15 ڕۆژ هەڵبژاردن دوا بخەی
یعنی دەی شەش بخەیتە 25 شەش بۆ ئەوەی کە کۆمسیۆنی مازین لە حوتی حوت بە تەواوی کۆتایی بەکاری ئەم خولەی ئێستای کۆمسیارانی کۆمسیۆنی باڵایە. بۆیە پێویستە پێشەوە هەڵبژاردنەکە بەڕێوە بچێ ئەنجام ڕابگەیەنرێ بۆی کۆمسیۆن بەر لەوەی کۆتایی بە پرۆسەکە بێنێ. لە دواییە ئەبێ ئەو هەوڵانەی کە ئەدرێت کۆمسیۆن ماوەی بۆ درێژ بکرێتەوە کە تا ئێستا هیچ ئومێدێک نییە بۆ ئەوەی کە ئەم کۆمسیۆنە تەمەنی درێژ بکرێتەوە. بێگومان ئەگەر کۆمسیۆنێک نەبێ تۆ هەر موادەیەک دابنێ مادەم کۆمسیۆنی انتخابات ناکرێت لە کوردستان. یعنی ئەگەر مانگی دەست دابنرێ هەر مانگێک دابنرێ ئەگەر کۆمسیۆن شەرعێتی نەبێ ناتوانێت ئەو لە هەشتی حەوت ناتوانێت چ سەرۆکی کۆمسیۆن چ ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران دادوەرە بە ڕێزەکان هەشتی حەوت بۆیان نییە هیچ قسەیە بکەن لەسەر هەڵبژاردن لە عێراق. ئەو کاتە دەبچێتەوە 2020 بێگومان ئێتر ئەو کاتەش خوازانێت چەکە ئێمە عێراق زانین لەکەیەوە سەرۆکی پەرلەمان نمایشتە دیاری نەکراوە. ئایا کۆمسیۆنێکیونێ لە عێراق یەکسەر چێتەوە سەرپێی خۆی و ئایا ئەم کۆمسیۆنە چەند مانگی پێویستە و دوایەوەی چەند مانگی پێویستە عێراق خۆی لە مانگی دەی 2025 لە بەردەم هەڵبژاردنێکی ترایە. بۆیە بەڕاستی من ئەمڕۆژ یعنی پێم سەیرە ئیسا پەنا برێتە بەر بەغا بۆ هەڵبژاردنی کوردستان دوا بخرێ. لە کاتێکا لە هەرێم مێشکی هاوڵاتی ماندوو کرابەوەی کە بەغا حسابمان بۆ ناکە بەغا دەسەڵاتمان لێوەرەگرێتەوە بەغا چاوی بە ئێمە هەڵنایە بەغا مۆزعی کوردستانی بەدڵ نییە بەغا موچەمان بۆ نانێرێ بەغا غازمان بۆ نانێرێ بەغا نەود نانێرێ بەغا وای لێ هاتووە بۆ بە دێوەزمە لە بەرچاوی هاوڵاتی چونکە دژی هەرێمی کوردستان بەس خۆیان دەچنەوە بەغا بە قوربان و ساقی خەڵکێکە بن لە بەغا بۆ ئەوەی هەڵبژاردنیان بۆ دواخا لە کاتێکە بێت کەمترین ئەوەی کە لە بەغایکە لە هەرێم بیکردایە ئێستا چەند جار بۆ هەڵبژاردن کرابوو لە هەرێم باتنایە تەبایی سیاسیان بکردە. بۆیە بەڕاستی ئێمە یعنی دەسەڵاتدارانێکی ماوە بەسەرچووی کسپار لە کوردستان سەریان لێ تێک چووە نازانن یعنی خۆیان لێرە لەگەڵ لێرەڵێن بەغدا دژی هەموو شتێکی ئێمەیە لە چنە بەغایش هەموو قازانجێکیان لەوێ. سوپاس دەکەم. مامۆستا جەبار چاوارەت بوو داواکارانی پارتی و باست کۆمیسیۆنەکە بەس ئەوە جێبەجێ دەکرێت بۆ نمونە کورسی کۆتا بگەڕێتەوە چونکە ئێستا هەندێکش دەویستی گوایە کورسی کۆتا بگەڕێتەوە بەس بەرەکەی دادگای فیدراڵی ڕوون نییە. من قانونی نیم باشە بەس ئەوەی کە خۆت تێگەشتن تەبوو من قانونی نیم بەڵام ئەوەنی کە لەگەڵ هاوڕیانم لە بواری قانونیە پرسیارمان کردو بە دوواداچوونمان کردووە قەراری محکەمەی اتحادی عێراق قەرارێک نی قابلی تەمیزکردنەوە بێ یعنی هیچ گۆڕانکاریێکی بەسەران نایێت ئیلا لە حاڵەتێکە مەگەر محکەمەی اتحادی خۆی بێ قەرارێکی تر دەرکاتەوە یعنی لایەنێک بچێت داوایە قەید کاتەوانێ جا ئایا ئەمە ئەکرێت وەکو سیناریۆ ئەمە چۆن نەکرێت ئەمان نازانم لە ڕاستیە هەڵبژاردن لە دەی شەش بکرێ و لە مانگی دەبکرێ من قەناعەتم بە چوار بازنەی کۆمیسیۆنی عێراقا بەڵێ هەر کۆمیسیۆنی عێراقا چونکە کۆمیسیۆنی هەرێم ماوەی بەسەرچووە پەرلەمانی کوردستان نەماوە تاوەکو تەمدیدی تەمەنی بکە ڕێگەی تر نییە بۆ هیچ ڕێگایەکی تر نییە ئیلا ئەبێ کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردن بکە یعنی تەنها و تەنها ئەوەیە کە ئەبێ کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکە هەتا پەرلەمانێکی تازە دەرەچێت ئەچێتەوە سەرکار و لە پەناو پەرلەمانی کوردستانە یەکێک لە پرۆژە یاساکانی پرۆژە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمە بێ جا ئایا هەمواری ئەکاتەوە یا یاسایەکی نوێی بۆ دەرەکا و ئەنجومەنێکی کۆمیسیارانی نوێ لە هەرێم بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان دەست بەکارەکاتەوە ئەنجا بتوانێت بۆ هەڵبژاردننی داهاتووتری پەرلەمانی کوردستان ئیداری عەمەلی انتخابی بکات لە هەرێمی کوردستانە ئەگەر نابوو ئەم هەڵبژاردننی ئێستا بکرێ و دوا بکەوێت بۆ 3 مانگ بۆ ساڵێکی تر هەرەبێ کۆمیسیۆنی عێراق بیکات کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی بەڵێ ئەوانێک لای بۆ تۆ ئیلا وەگوتم مەگەر محکەمەی اتحادی جارێکی تر بێت لایەنێک بچێ بۆ یاخود کۆتاکان بچن بەڵام من وەکو خۆم وەکو پێشبینی خۆم قەناعەتم وایە حتا ئەگەر ئەوەش بکرێت داوایەکی تر لە محکەمەی اتحادی داوا قەید بکرێ و دادگای فیدراڵی بێت خوێندنەوە بکات بۆ ئەم داوایە و داواکەش قبوڵ بکات لە ڕووی قانونیەوە قەناعەتم نییە جارێکی تر 11 کورسی لە پەرلەمانی کوردستان تەرخان بکرێ بۆ کۆتاکان چونکە لە ڕاستیە بەتایبەت ئێستا حکوومەتی عێراقی ئەوەی کە ئەعلانی کردو وەزارەتی پلاندانان بڕیارە لە مانگی 11 سەرژمێری بکرێت لە هەرێمی کوردستانە لە عێراقا ئەگەر بەڵێ سەرژمێریە بکرێت لە ڕاستیە زۆر کێشە لە کۆڵی حکوومەتی عێراقی و کۆمیسیۆن و مۆزوعی بودجە و مۆزوعی هەڵبژاردنەکان و هەموو ئەمانە لە کۆڵمانە بێتەوە
چونکە دەرەکەوێت بە فعلی دەژماری دانیشتوانی هەرێمی کوردستان چەنن هی عراق چەنە لەسەر چه ئەساسێک بودجەدا ئەڕێژرێت و طبعا بەپێی ئەو بەرنامەی کە من لە نزیکە یان لە دوورەوە متابعەیەکە وەزارەتی پلاندانی عراق هەر ئەم جانەش مەیدانیە ینی سەرژمێریەکە سیستمێکی وا ئەلکترۆنی بەکارێنن کە وەزارم هەموو ئەگە هەموو ساڵێک نەبێ هەموو چەند ساڵجارە خۆی ئەبدەیت دەکاتەوانێ و یەکسەر پێ ماڵی ژمارە دانیشتوانی عراق گەشتوتە ئەوەنە ئەمە ئەگەر سەر بگرێت طبعا ئەگەر ئیرادەیەکی سیاسیە بە لەبەرەی مۆزوعی سەرژمێری پێویستی بە ئیرادەیەکی سیاسی گەورە هەیە لە عێراقا کە ئێستا نازانم ئەم هێزانەی کە لە عێراق ئیدارەی حکوومەت و دەوڵەت ئەکەن ئەگەنە ئەو ئاستە ینی ئەو ئیرادە سیاسیان هەیە یان هێزی ئیقلیمی ئەوانە تەحکومەکات چونکە لە عێراق ئەمام واقعەکە ینی وەکو واقع بۆی قسە بکەین بێمەوە سەر ئەو تانانی کە پارتی دیموکراتی کوردستانەتی طبعا هو خاڵی یەکەم و دووەمان باس کرد کە مۆزوعیە خاڵی سێم کە کارتەکانی بایۆمەتریە خاڵی چوارەم کە ئەمێ باسی کەم لە ڕاستیە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێی سەرۆکی هەرێمەوە کە جێگری کە یەکەمی سەرۆکی حیزبەکەشە لە ڕاستیە نەئەبوو بچێتە بەغا بۆ دواخستنی هەڵبژانەکانی عێراق هەڵبژانەکانی پەرلەمانی کوردستان بەداخەوە ئێڵێم چونکە بەڕاستی کاگنێچیر وەکو سەرۆکی هەرێم یەکەم زەرە لە پێکی خۆی ئەداوەکو کەسایەتی و چووکەمە سێم جار هەڵبژانی پەرلەمانی کوردستان دو ئەخرێ ئەمە چوارم جار مەرسومی دەرکردووە بەڵێ چوار مەرسومی دەرکردووە بۆ هەڵبژاندانی هەڵبژاندن و ئەمە گەرە مەرسومە دەرکات دەمە چوارە مەرسومەتی کە ئیلغایەکاتەوە جارێکی تر یعنی کەواتە ئەمە هەر بۆ خۆی لێدانە لە شەئن و پێگە و مەقامی پۆستی سەرۆکی هەرێم کەوتۆ خۆت یعنی سەکەنا یعنی جەنابی دکتۆرە سا بەرپرسی دەستگایەکە لە ناو حیزبەکەیە یعنی ئایا بە هەموو پێوەرە علمی و ئینسانی و منطقی و حیزبی و دیسپلینەکان ئەکرێ دکتۆر بێسوون بێ قەرارە دەرکات کە لە پێگە و شەئنی خۆی کەم کاتەوە چوار جاریش وەنیە جارێک نا دوان ناسیان نا لە کاتێکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لا يلدغ المؤمن من جحر مرتين ئینسانی ئیماندار قەت دوو جار لە شوێنێکەوە ناگەزرێت بۆ ئێستا هەوڵێکی زۆرەدا دەیەوێت ینی بۆ نمونە ئیقلیمیەن ئێران و تورکیا بۆ بەغا چوزانم ئێستا وەزارم هەوڵێکیش درا یعنی کە ئەیانویست لەگەڵ یەکگرتو و کۆمەڵ و نەوەین و فڵان دانیشن و ینی ئەوانش بەرنا ناو کۆبوونەوەکە و بڵن کاکەوە بە هەمومانەوە بڕیانمان داوە ڕێکەوتی لەسەروی کە بەڵێ خۆشبەختانە ئەو بەیاننامە ئەم ئێوارەیە دەرکراوە ئەمە سەرەتای هەنگاوەکەیە کە من ئومێد دەکەم هەنگاوی گەورەتر و کاریگەرتری بە دوایە بێت ینی وەگوتم لە قسەی یەکەم ماوتم ینی جگە لە ڕوەدی بلۆماسەکەی ڕاستیەوە کاک دکتۆر ئێستا لێرێ ئەسڵ وایە هەر ئەم شەو کاک دکتۆر لەگەڵ بەرپرسی دەستگا هەڵبژاردننی یەکگرتو نەوەی نوێ یعنی ئەبێ حیزبەکانی معارەزە هەموو ئەو خلاف و بیر و بۆچوونە جیاوازانی کە هەیە لە بینیانە وەلاینێن بڕۆنە ناو یەک سەنگەرەوە بڕۆنە ناو یەک هاوپەیمانیەوانێ بە ناوی ئەوەی نەک من دیفاع لە حیزبەکەی خۆمەکەم چونکە تۆ ئێستا دیفاع لە پێگەی هەرێمی کوردستانەکەی دیفاع لە قەوارەی هەرێمی کوردستانەکەی ناتوێت پێگەی هەرێمی کوردستان لەوە زیاتر لاوازەکەی چێ بۆ لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشووم هەڵبژاردنە سەیری کە بەڕێز طبعا ئێستا خەڵک ینی ناومێدی خەڵک گەشتۆتە لوتکە هەڵبژاردننی 2021 پێی وتین کە ڕژەی بەشداریکردن نەگەشتە لە 150 ئەم هەڵبژاردنە بەم واقعی ئێستاوە بکرێت من تەحەداکەم لە هیچ پارێزگایەکی هەرێمی کوردستان ناگاتە لە 145 ڕێژەی بەشداریکردن کەمەکە باشە تۆ یەک وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن چۆنیەی حەدەسێک دروستەکەی کە متمانە بجارێتەوە بە هەڵبژاردن ئێستا تەبەن پارتی دیموکراتی کوردستان تاانەی چوارەمی کە مبەڕیری چوارەمێتی ئێڵێت لە مۆزوعەوەی کە داواکە هەڵبژاردن بکرێت ئەوژەڵێ دەرەنجامەکانمان لێ ڕوونە لە دەرەوە قەراری لەسەر درراوە کورسەکان دابشکراوە تەبەن ئەم قسەیەوانە ئەم قسەیە کۆمیسیۆنی عراق ڕەتی یاوەتەوە ئەڵێ بە هیچ شێوەیەک شتیوانە میکانیکیەن تەکنیکیەن ئەمە ئیداری عملی ئینتیخابی بەم شێوەی ئەڕوات تۆ وەرەقاخیتە ناو سنووقی دەنگدانەوە ئەگەر ئەلکترۆنی باوەڕت پێینە من سنووق بە سنووق یەدەویەن بۆت فەرزەکەم چاودێرەکەت با لەوێ بێت نوێنەرەکەت با لەوێ بێت ئەگەر سنووقێک جیاوازیەکانی لە 500 تێپەڕی بەکەمتر یان بە زیاتر ئەم سنووقە ئەخرێتە ژێر پرسیارە و قرتێری سووری لێدرێ ئەمە ینی لە ڕووی تەکنیکە و ئەمە پرۆسەکەیە ئێستا کاتێک کە تۆڵی لە دەرەوە تەبەنەمە دوو ئامانجی لە پشتەوە ئامانجی یەکەمیانەوەیە کە ئەوێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناومێت بکات ئەوەندەی تر هەڵبژاردن لە بەرچاوی ڕەش بکات بڵێ کاکە جان تۆی هاوڵاتی ئەڕۆیی بۆ هەڵبژاردنیانە ئەوە منم یا ئەوە هێزێکی ئیقلیمیە بڕیارەدا لەسەرەوەی کە فڵان حیزب ئەوەنە کورسیە بێت فڵان حیزب ئەوەنە کورسیە بێت یعنی ئێستا بەو پێ بێت کاک بێستون وەکو کۆمەڵی دادگەری نابێ ئەم قسەیە قبول بکات چونکە ئەم قسەیە کاتێک کە قبولێک هەڵە کەواتە کاکە حەوکورسەکەی پێشووتریش تۆ ئێران بۆی دیاری کردووی یاخێ تورکیا بۆی دیاری کردووی ئاخر لە هەڵبژاردننی 2021 گوتیان کاکە سێرڤەرەکان لە ئیمارات بووە ئەوە هی فڵان حیزب ئیمارات دیاری کردو ئەوە وا بوویان نا
لەبەرەوە بەڕاستی هێزەکانی دەرەوەی دەسەڵات نابێ ئەم قسەیە قبولکەن چونکە مەتەعنە لەوانیش یعنی حتا کورسەکانی ئەوانش دیارە بە سەفقەیەکی سیاسی ئێستا جەنابی دکتۆر بێسوون وتی ئێمە هیچ جۆرە کۆبوونەوەیەکی ئاشکرا و نهێنیمان لەگەڵ هیچ لایەنێکان نەکردووە لەوەی کە بچینە سەفقەیەکەوانە هەڵبژاردن دوا بخەین ئەی خێرە سە قبوڵیەکەی بڵێ وەڵا کاکە کورسەکانی پێشووتریش بە جۆرێک لە ئیتیفاقاتی ئەقلیمی و نەودەوڵەتی تەوزیع کراوە یعنی کاک بێسوونیەوە قبوڵتانە بڵێن دوو کورسەکەی پێشوو بەڕێکەوتن دراوێتن یا بەخێر پێیان بەخشیون لە ڕاستی ئەم قسەی ئەم پرسیارە هەڵەگری ئێستاش پارتی دیموکراتی کوردستان کە کورسی کۆتا نەماوە بە ئەم جملەیە بڵێن کە کورسی کۆتا نەماوە کە هەمومان نەزانین یعنی کاک پاڤێڵ سەرۆکی یەکێتی وتی ئێمە ناچین یاریەکەوانە 11 بە 0 دەست پێ بکەین ئەمە 11 کورسەکەی کۆتا ئەمانزانین لە هەمووی پرۆژە یاساکانی پەرلەمانی کوردستانە ئەچوونە پاڵلیستی پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان 46 کورسی هەبوو لە پەرلەمانی کوردستان لە خولی پێشوو باشە ئایا باوادانین یعنی من بیرکاریان ئەمە ئەم شتە لێک بدەمەوانێ ومێدەوارم ئەگەر هەڵم دەستگای هەڵبژاردنی پارتی دیموکراتی کوردستان بەیانی لە هەولێر سیمینارێک بکات من بیرکاریان ئەم قسەی ئەەکەم لەگەڵیانە 240,000 کارتی دەنگدەر لە پارێزگای هەولێر ئەڵە پەنجەمۆرەکەی ناخوێنێتەوە وای دائەنین هەر 240,000 کارتی بایۆمەتریەکە ئەندام و کادر و دەنگدەری پارتی دیموکراتی کوردستان ئەما کاتە چەند کورسی ئەکاتە 12 کورسی وانە یعنی لە 46 کورسەکەی پارتی 12 کورسی لە دەزدا 36 کورسی 34 کورسی ئەمێنێتەوە هێشتا بە بەهێزی یەکەم خێرە ئێستا بەهێزی یەکەمیش قبوڵی نییە بەرژەوەندی حیزبەکەی خۆی خاتە پێش بەرژەوەندی هەرێم و قەوارەی هەرێم و سەروەری هەرێم و خوێنی شەهیدانی هەرێم و 30 ساڵ خەباتی ڕابردووی هەرێم و هەموو ئەو قەوانە سواوانەی کە هەموو جارە پێمانە فرۆشنەوە بە ناوی کوردایەتی ئەوانەیە وەکو ئێستا جەنابی دکتۆرەتی ئێستا شەڕی هەژماری منە بەجددیانی ئێسەکە پارتی ئێستا مفاوەزاتەکە لەوەی کە هەڵبژاردن دوا بخرێ یا هەژماری من قبول بکرێ بەڕاستی ئەمە پێوتێت بەرژەوەندی حیزبی پێ ناوتێ بەرژەوەندی باڵای سپاس دەکەین کەکتۆر ئەگەر تێبینێک کتێب دوایی لەسەر لێکەوتەکانیش قسە بکەین ماشەڵا قسەکانی مامۆستا جەبار بەرنامەیەکی کاک حەکی مەڵا من ئەوەندە ئەڵێم لەسەر قسەکانی مامۆستا جەبار پێش پرسیارێکی جەنابەت ئێمە ئەگەر مامۆستا جەبار بە بڕوای من پارتی دیموکراتی کوردستان کە ئەڵێ کورسەکان دیزاین کراوە و ڕێکخراوە ئەمە گەورەترین نیشانەی پرسیارە لەسەر پارتی دیموکراتی کوردستان کە پێشتری جواب بووە بە سەراحەت یعنی ئەوەی ئەو ڕێک خراوە بۆ جاران چونکە ئێمە ئەزانین لە کاتێکا کە ئۆپۆزیسیۆن گەیشتە 41 کورسی بەدەستێنا ئەو کاتە یەکێ بانک گەورە زەقتری بانگەشەوە بۆ حیزب و حکوومەت لە یەک جیا بکرێتەوە ئەو برادرانی یەکێتی و پارتی وتویان کاکە چۆن جیایکەینەوە ئەو برادرانی گۆڕانی ژتویان کاکە خۆمان تێکەڵمان کردەوە زین چۆن جیایکەینەوە یعنی ئەمە کەواتە کەیسە پارتی دیموکراتی کوردستان کە ئەڵێ هەڵبژاردن پێ خۆی ڕێکخراوە کەواتە پێشتری جواب بووە بە عەکسەوە کورسەکانی ئەوان کە بۆیە لێترسن لە هەڵبژاردن ئەوان لێترسن ئەوان بۆیان دیاری کراوە پێشتر ئەمە لەلایەکی تر مامۆستا جەبار با بینەرانی بەڕێزیش بزانن یعنی بیانووی پارتی دیموکراتی کوردستان نە بەسمەی غێر مەقروعەیە نە کۆمسیۆنە نە هەڵەبجەشە کە بۆ منە هەڵەبجەیشی باس کرد یعنی بەڕاستی من شایەتم هەیە لە کۆبوونەوەکانی بەشدار بووم لە هەموو کۆبوونەوەکانە داوام کرد با بین هەڵەبجەی شەهید بکەینە 5 کورسی ئەو کاتەش 2 کورسی بەپێی ئامار بۆ دانرا و پێشەوەی بچێتە بەغدا داوام کرد وتم کاکە با بیکەینە 5 کورسی کورسێکی سلێمانی هەڵەگرین دانەیەکی ئەولێر دانەیەکی یەکی کورسیەک لەم سێ پارێزگا کەمەکەینەوەی خینە سەر هەڵەبجە یەکە نوێنەرەکەی پارتی دیموکراتی کوردستان ڕازی نەبوو وتی یعنی کورسیەکی ئەولێر و دووە کەمەکایەکی کورسێک بۆیە بەڕاستی ئەمە هەڵەبجە نییە بیانۆکەی پارتی دیموکرات کۆمسیۆنی ژەوەی مامۆستا جەبار ڕوونی کردەوە کە کۆمسیۆن پێشتر بۆ هەڵبژاردنی پارێزگاکانی عێراقیش کۆمسیۆنی عێراق کردی و پارتی شاگەشکە بووپی هەڵبژاردنی 21 ئێسەیش بۆ منان لێدوانە دەنەڵێن ئێمە لە 21 هەر یەزی یەکەم بووین کەواتە ئەمە کۆمسیۆنیش نییە قەزەی پەنجەمۆری نەخوێنراوە کاکی خۆم ئەگەر پارتی پێی وابێت تا ئەو دەنگدەرانەی پەنجەمۆریان ناخوێنرێتەوە هی ئەوە ئەمە گەورەترین نیشانەی پرسیار دروستەکە پارتی دیموکراتی کوردستان چۆن زانی بە زەوانەی ئەو ناخوێنێتەوە چۆن زانی کە ئەم دەنگدەرانە هی منە هی یەکگرتووە هی نەوەی نوێ هی لایەنەکانی ترە هی یەکێتیە هی چێ هی هەموویەتی بۆیە ئەگەر ئەمانە بێ ئەمە ئەبێ زۆر بۆ وریانە مامەڵی لە بەگەڵ بکرێت بە بڕوای من یەکەم و سەرەتا و کۆتایی بیانی پارتی دیموکراتی کوردستان نەمانی کۆتایە کە ئێمە ئازاین کۆتا جێبچووبوونە ناو باڵانسی پارتی دیموکراتەوە
یعنی پارتی دیموکرات چۆن شەنی بکرد بای وایە واش باسانی بەدەستبێن بە دڵنیایی یعنی ئەمەیە مەوزوعەکە ئەوە نییە یعنی من بە بڕوای من پارتی دیموکراتی کوردستان لە ترسی لە پێگەکەی خۆی نەوەیە هەڵبژاردنێ کرد بە بەڵگەی ئەوە کاک حەکیم بە بەڵگەی ئەوەی کە ئێمە لە 21 دوو بڕیاری دادگای باڵای فیدراڵی دەرچوو باشە لە 5 دروست 5 لەو بینە لە مانگ لە سەرەتای مانگی سێ سەرۆکی هەرێم دەی 6 دیاری کرد باشە خێرە پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ کە هەڵسەنگاندنی بۆ بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی کرد ئیمجا ئۆکەی درا بە سەرۆکی هەرێم کاتی هەڵبژارن دیاری بکە بۆ تۆ پێتدا بۆ پێتدا کە پێتدا ئەی چۆن دوایی خێرە تۆ سەرۆکی هەرێم کە جێگری یەکەمی سەرۆکی پارتیە ڕۆژ دیارەکە دوایی دژیە بیتەوە ئەمە کۆمەڵێک شتن ئەبێ زۆر بە وردی خەڵکەکان حکوومەتەکە ماوە بە سەرچوو کاربەرەکەرە وەکو نەبوونی پەرلەمان وەکو ئەنجومەنی پارێزگەژنی کاک حەکیم لێکەوتەکان ئەوە زووە ئیسەبەن بڵێم لێکەوتەکان چێت چونکە ئێمە زانین دادگای باڵای فیدراڵی عێراق ئێستا دادگایەکە تەواو بڕیارەکانی بڕیارێکە ملزەمن کەس ناتوانێت دەستکاریان بکە بۆیە منی هاوڵاتی توی هاوڵاتی هەر هاوڵاتیەکی ئاسایی ئەتوانێت بچێتە ئەو دادگایە سکاڵا تۆمار بکە ڕەنگە چەند هاوڵاتیە کۆ ببنەوە سکاڵا تۆمارکەن لەوەی کە ئێمە سەرۆکی حکوومەتێکی ئیکسپایرمان ناوێت کاکە وەزارەتێکی ئیکسپایر نازام ئەمانەمان نایە وەرە دادگای باڵای فیدراڵی حەلمان بۆ بکە کە ئەمە ئاسانە ئەم شتانە بەڵام چێ زەرەرەکە هەرێمی کوردستان چیە بێتە قوربانی ئەو هەموو خەباتی کە ئێمە هەمان بووە هەموو یەکەینە خزمەتی هێزێکەوە کە بەرژەوەندی تەنیا خۆی خوێنێتەوە مامۆستاجەبار بە کورتی ئێستا پێ دوایە کەی دەکرێ هەڵبژاردنەکە هیچ بێ چاوەڕێکم زانین جەنابی سەرۆکی هەرێم حەزەکات چ ڕۆژێک دیاریکە و چ مانگێ دیاریکە بە قەنەعەتی من دواب بکەوە دەچێتە 2025 لە 2024 هەڵبژاردن ناکەن باشە ئەی ڕۆڵی یەکێتی بەداخەوە ڕۆڵی یەکێتی ڕۆڵێکی زۆر خراپە لە مۆزایە یعنی من قەنەعەتم وایە لەواز زۆرێک لە ڕێکەوتنی ژێربەژێر هەبێ لەگەڵ پارتی دیموکراتیەکە چونکە هەمومان نەزانین ئێستا کۆمەڵە مەلەف هەیە لە ئارەیە مەلەفی پارێزگای کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیشە لەو مەلەفانە مەلەفی هەژماری من ئەمەشی ترە لە مەلەفانە مەلەفی غازی کۆرمۆر کە لەم چەند ڕۆژانی ڕابردووە دیسان کراوە و لە هەندێک دەستگای ڕاگەاندن هەندێک راپۆرت بڵاو کراوەتەوانێک کە پەیامی تری لە پشتەوەیە هاتنی سەرۆکی تورکیا بۆ عێراق و بۆ هەرێم بۆ هەولێر ئەمانە هەمووی ینی کۆمەڵە مەلەفێکن لەسەر مێزی مفاوەزاتن یەکێتی لەوانەیە بیەوێت ینی ئەگەر هەڵبژاردنیش دواب بکرێت بەڵام بە زۆرترین دەستکەوتەوە کە بە دووری نازانم ینی لە ئێستاوە مفاوەزات بکرێت لەسەر پێگەی سەرۆکی هەرێم لە خولی داهاتوو بۆ یەکێتی بێ بۆ نمونە لە مقابل سەرۆکاتی کۆمار بدرێ بە پارتی دیموکراتی کوردستان مۆزوعی مەلەفی محافزەی کەرکووک بۆ یەکێتی یەک لای ببێتەوە لە مقابل ڕازیبوونە بە هەندێک سەفقاتی تر ینی هەموو ئەمانە هەیە طبعا لێکەوتەی چی دەبێت من ویسم ئەو قسەیە بکەم طبعا ئەگەر بێت و ینی ئێستا ئەمە لە بەردەم بارودۆخێکی و تونێڵێکی زۆر تاریکی و ڕەشای بۆیە وتم ینی بەرپرسارەتی هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش کەمنی ئەبێ سەر لە ئێستا بەداوا دەستکەم بە جوڵە و بڕۆنە بەغا لەگەڵ محکەمەی اتحادی لەگەڵ هێزەکان حتا لەگەڵ ئێران و تورکیا و هەموو هێز ئیقلیمیەکان ئەبێ دانیشن ئەگەر بڕیار بێت ئەوان پارێزگاری لە بەرژەوەندی خۆیانەکەن وەکو حیزب بۆ لە پاڵیشا بارێزگاری لە بەرژەوەندی ئەم وڵاتی ئیقلیمیانەکەن لە هەرێم ئەبێ ئەمانش بڕۆن هەمان ڕۆڵ ببینن بڵێ کاکە ئێمەش هێزین ئێمەش حیزبی سیاسین پارێزگاری لە بەرژەوەندەکانی ئەوەکەین بەڵام لەوان باشتر ئەمانەی پارێزگاری لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بکەین ئەبێ ئەم جوملەیە زۆر بە سەریحی بە شەفافی بوترێ هیچ شەرموشکۆیەکی ناوێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهام لێکەوتەکانی ئەوەیە بە دوور نازانێت دێشە لە ئەگەرەکانەوە بێت لە قۆناغی داهاتوو حکوومەتی کاربڕێکەری تر کۆتایی پێێت لەوانەیە محکەمەی اتحادی لە مەرحەلەیەکە قەرارەتە دەرکات حکوومەتی اتحادی تعامل لەگەڵ محافظەکان بکات ینی بە زۆرێک لە زۆرەکان پێگەی هەرێم قەواری هەرێم ناوی هەرێمی کوردستان بکەوێتە بەر هەژمونی ئەوەی کە بەپێی قەراری محکەمەی اتحادی نەمێنێ کە ئەوان ناو محکەمەی سەورە کە ئەندامی خۆیان لەناو لیژنەی قەزاتەیە قازی یەکێتی تیا لەناو محکەمەی اتحادی قازی پارتی دیموکراتی تیا لەسەر لەناو محکەمەی اتحادی ئەو کاتە وتیان کشایەوانە بەڵام دوایی دەرکەوت نووساوەکەی بڵاوە کە داوای خانەنشینی کردو نەکشانەوە لە ڕاستیە ئەمە ئەوەیە کە پێگەی هەرێم بەرەو لاوازبوون ئەڕوا و بەداخەوە دوایی دەرەکەوێت لای هەموو ئەم جیلی ڕۆی هیچ جیلی من و دکتۆر بێسوونیش نا بەڵام جیلی دوای ڕاپەڕین ئیتر باوەڕی بە هیچ شتێکی کوردایەتی نامێت سوپاسان دەکەم بەداخەوە سوپاسان دەکەم کاکتۆر شتێکت ماوە هیوادارم سەرۆکی هەرێم پێگەکەی خۆی هەست بە بەرپرسیارەتی بکات
بەرامبەر بە هەرێمی کوردستان بە خەڵکی هەرێمی کوردستان و بە هیچ جۆرە نەچێتە ژێرباریەوەی کە هەڵبژارن دوا بخات. سوپاس دەکەین بەرەزان دکتۆر بێستون حەمە ساڵح مامۆستا جەبار عەزیز سوپاسان دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەوە.